بەناوی خوای گەورە میهرەبان خۆشەویستان زۆر جار پرسیارێکمان لێ ئەکرێت کە ئەوترێ ئایا مەرجە ئەو چارەخوازەیەکەوە بەردی گورچی لێی هەبێ ئازاری هەبێ لە وەڵامدا دەڵێن نەخێر لەبەرچی لەبەرەوەی خودی بەردەکە مەرج نییە ئازار دروست بکە یاخود ئازار دروست ناکات بەڵام هۆکاری جوڵەی بەردەکە کە لە گورچیلەکە دەجوڵێ و دێتە حالبەکە دەگرێ وە گورچیلەکەدا ئاوسێنێ بۆ چەند دەرەجەیەک یاخود تووشی هەوکردنی گورچیلە ئەبێت ئەو کاتە ئازار دروست ئەکاواتە خودی بەردەکە ئازار دروست ناکە بەڵام هۆکاری جوڵەی بەردەکە کە ئەویش ئاوسانی گورچی لێ یاخود هەوکردنی گورچی لێیە ئازار دروست ئەکا هەر بۆیش زۆر پێویست ئاکا لەسەر ئەو چارە خوازانەی کە لە ژیانی ڕۆژانەی خۆیاندا جارێک بەردی گوچیلیان دروست کردووە فڕیان داوە یاخود نەشتەرگەری دەرهێنانی بەردی گوچیلیان بۆ ئەنجام دراوە یاخود یەکێک لە خێزانەکەی تووشی ئەو کێشە تەندروستیە بووە پێویست ئەکات کە بەدواداچنون و پشکنین بۆ خۆی ئەنجام بدا لەلایەن پسپۆری خۆیەوە لەبەرچی لەبەر ئەوەی زۆر جار ئەکرێ چارە خوازەکە بەردی گورچیلەی هەبێ و گەورە بێ و هەموو گورچیلەکەی داگیر بکە و گورچیلەکە سز بکە لە ئیشکردن و چارەخوازەکەش پێی نەزانێ هەر لەبەر ئەم هۆکارش ئەبێ پشکنین بۆ ئەو چارەخوازانە ئەنجام بدرێت میهرەبانی دڵسۆزی و لێزانی